کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی تەنفیزی یەکێتی مامۆسایانی کوردستان کە باڵاترین دەسەڵاتە بڕیاری ئەوەماندا کە هەڵبژاردنەکانی یەکێتی مامۆسایانی کوردستان لە مانگی دەبکرێ لەبەر ئەوەی هەستەکەین کە کۆمەڵێک زیاتر خەڵک دێتە پێشەوە بۆ دەرکردنی ناسنامە و هەروەها کۆمەڵی هۆکاری هوەری و ئەوانە بۆ ئەوەی کە لە مانگیدا ئەنجام بدرێ و لە یەکی هەشتەوە هەویە دەرکردن ڕادەوەستێ و کۆمەڵی بڕیاری تریش درا لەوانە کە داوامان لە پەرلەمان کرد کە پاشەکەوتی موچە و جیاوازی پاشەکەوتەکان بە زووتری کات بە مامۆسایان بدرێتەوە چونکە ناکرێت ئەوها تاخیر بکرێ و هەروەها لەسەر داوای ئێمەش وەزارەتی دارایی بڕیاری ئەوەیدا کە جیاوازی موچەی عەلاو تەرفیعی 2014 هەتا مانگی 2018 هەمووی سرف بکرێت بۆ مامۆستایان چونکە تەرفیع و عەلاوە ڕاوەستا بوو واروها بڕیاری ئەوەش درا کە مامۆستایانی گرێبەست و وانەبێژ بە زووترین کات دابمەزرێن چونکە ئەوە بڕیاری وەزارەتی دارایی و ئەو عەقدەی کراوە لەگەڵیان ناکرێت کە ئێستا زیاتر لە 16,000 مامۆستا بە گرێبەست و وانەبێژت بەشەکانی پەروەردەیان پڕ کردوتەوە کە ئەمەش بەڕاستی دەبێتە هۆی کارەسات لە پرۆسەی پەروەردە و خوێندن کە میلاک بەو شێوەیە کەم بێت ئەوە زەختێکمان کردوتەوە و دەبێ ئەنجام بدرێ